بەیانەیەکی زووە و کۆبوونەتەوە بۆ ئەنجامدانی شاخڕەوی بۆ ئۆتۆمبیل بەرەو یەکێک لە شاخە بەرزەکانی هەورامان بەڕێدەکەون. لە بناری شاخەکەدا سەرپەرشتیاران ڕێنماییان پێدەدەن و دوای ئامادەبوونیان هەنگاوەکان وردە وردە دەست پێ دەکەن. یەکەمە بێ هەندێک کەلوپەلی سەرەتایی وەرزشی شاخەوانی پێبێ. یەکێک لەوانەیە کە زۆر زۆر گرنگە ئێمە جەختی لەسەرەکەنەوە پێڵاو. دووەم باتومی شاخەوانی. بەڕاستی باتوم یەک دوای پێڵاو باتومیێت. باتوم شتێکی زۆر زۆر زەرورە چونکە هاوکاتە لە سەرکەوتن لە دابەزیناوە. جوانی سروشت و وەرگرتنی ئاوهەوایەکی پاک لە ناوچەی وشکەناوی هەورامان کەشێکی دیکەی بۆ هەمووان ڕەخساندووە. پاش ماندووبوونێکی باش دەست دەکەن بە نان خواردن. گەشتی ئەوروپا ئەوەنە زانی قورسە بێت لەسەری من ویستم بڕۆم بۆ ئایفل کە شاخێکی بەرزی ئەوروپایە حسابم کرد تقریبا 900 ئۆرۆی تێ ئەچوو. ئەمە چی حساباتە بۆ ئەکەن و حسابی ئیسعافاتی ئەوەلی چی و کۆمەڵە شتیەتە سەر لێرە لە ڕاستیە ئێمە ڕاستە بێ مەسئولانە جاری وایە دەرەوە بەڵام هەتا ئیسە خۆشبەختانە کەس تووشی زەرەر نەبووە لە دڵخۆشی و بە دڵێکی خۆشەوە گەڕێنەوە. گروپی شاخڕەوی هەڵەبجە یەکێکە لە گروپەکان ماوەی 5 ساڵە دامەزراوە. لە هەموو گەشتێکیدا بانگەواز دەکات بۆ هاوڵاتیان تا بەشداری لە شاخڕەویەکەدا بکەن. ئەوانەی کە بەشداریش دەکەن دەڵێن تەندروستیەکی باشمان هەیە. دایمە لە ساغ و تەندروست و باشەوێ ئینشاڵڵا. من تا ئێستا لەخوای گەورە بەزیابێ موالیدی 1965م دەرزیم لە خۆم نەداوە. زۆر بەرە بە شاخڕەوی دەم لەخوای گەورە بەزیابێ سیحەتم باشە بۆ هەموو تەندروستی ئینسان باشە. 16 دامەزراوە تا ئێستا بەردەوامین. کۆمەڵەکەمان ئەندامی سەرەکیمان 12 تا 15 ئەندامی سەرەکیمان هەیە و ئەندامی دەستەی کارگێڕی و سەرۆک و جێگر پێگەهاتوین لە سەرۆکێک و جێگرێک. تا دێت ژمارەی کچان و ژنان لە گروپەکاندا زیاتر دەبن. بە شێوەیەک وە خۆیان دەڵێن بەردەوام ژمارەیان هەڵدەکشێت. هەنار فۆتۆگرافەرە و لە یەک کاتدا وەرزشەکە و کاری فۆتۆگرافیش لە گروپەکەدا ئەنجام دەدات. لە زۆربەی گەشتەکانە ڕۆشتوم خۆشحاڵم. ئەگەر هەر خۆت بی کولفێکی زۆر لەسەرەکەی بەڵام ئەگەر لەگەڵم گروپانابی هەم شوێنی زیاتر ئاشنابی و هەم شوێنی زیاترە بینیت و هەم هاوڕێی تازە شناسی کە بۆ داهاتوو باش. گروپەکان لە چوارچێوەی یاسا و ڕێنمایی تایبەت بە خۆیان دروست بوون. کەسانی شارەزا و بە ئەزموون لە خۆ دەگرن. گەشتەکانیشیان سنووری هەموو کوردستانە. تا دێت ژمارەی گروپەکانیش بەردەوام دەبن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.